بەیانی باش چاوە گەهدار و شۆپینەرێن بوو یێرەفێم وەکیمە دا دیارکردن دەستپێکا بەرنامەیە گولاوەستە بەهێژی کۆ ئەمێ ئیرۆ لەسەر دوێمین فەستیڤالە کەرکووک یا شانۆ بەهاخەڤن زێدەتر سخوامێ ئەنهەلژیر گەلمێوانێ خوا ناس بکەن کەسێن نوتێن وەشانێژی سبا و خێر و خۆشی بە دە 25 vê mehêdan ku meha dozdan cemîn Festîvala Kerkûk ya şano dê were li darxistin. Taku em jê nêz ve nas bikin çawa ev ve festîval hatiye rêxistinkirin gelo komên peşdar ji Rojavayê Kurdistanê hene em zêdetir agahiyan li ser vê festîvalê nas bikin li gel şko Emer rêveberê duyemîn Festîvala Kerkûk ya şano em ê nas bikin niha jî li gel min e diriya telefônê re roj baş. Birêz şkos bate bi xêr. ڕۆژ باش ئەم کاتتان باش Gelek spas em destpêkê li ser damezrandina Festîvala Kerkûk ya şano biaxivin pêvajoya destpêkê çawa bû? بەڵێ ئێمە لە ئێستاە ئامادەکارەکانمان سڕ کردوتەوە بۆ دووەمین خولی فیستیڤاڵی شانۆی کەرکووک لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان هەڵبەتە ئەگەر ئاماژەیەک بەوە بکەم لە خولی یەکەمدا لە ساڵی 2019 خولی یەکەممان ئەنجامدا لەسەر ئاستی باشووری کوردستان چەند نمایشێک بەشدار بوو بەڵام ساڵی 2020 نەمانتوانی بەوەی پەتای کۆرۆناوە خولی دووەم ئەنجام بدەین چکە زۆربەی چالاکیە کولتوری فەرەنجیەکان ڕاگیرا لە باشووری کوردستان لە زۆربەی وڵاتانی جیهان بەڵام خۆشبەختانە توانیمان بۆ ئەم ساڵ بە هەوڵی دڵسۆزانی شانۆ و کوردستان و کەرکووک توانیمان فیستیڤاڵی شانۆی کەرکووک خولی دووەمی بە ئەنجام بگەێنین و ئاستەکەی فراوان بکەینەوە بۆ سەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان خۆشبەختانە تاکو ئێستا ئەو نمایشانەی کە بەشدارن لەگەڵمانە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بەشداریان کردووە لە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژاوا بەشداریان کردووە 12 نمایش بەشداری کردووە بۆ پێشبڕکێ هاوکات دوو نمایشش میوانن لە لامان لە پراوێزی فیستیڤاڵ وەکو میوانی فیستیڤاڵ بەشدارن و بڕیارە ڕۆژی 25 ئەم مانگە کارەکانی فیستیڤاڵ دەست پێ بکەن بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوامە بێت. هەنێکی هون دەنگی خوا بلند بکن تاکۆم ژنێز بە دەنگەوە ببیسن ئەمە بپرسن ژوە بۆنەیەک یان مناسبەیەک هەیە و فەستیڤال divê me hedetê li darxistin yan بەلێ هون دەنگێ me dibihîzin باڵێ ئەمە ژوە بپرسن بۆنەیەک یان مناسبەیەک هەیە و فەستیڤاڵە کەرکووک divê me hêde dema 25 me hêde li dar dikeve خاتونی گوێبیستی منن دەنگی من دەگات لای ئێوە ئەم دەنگێوە dibihîzin belê باڵێ فەرموو من پرسی هەگەر بۆنەیەکیان مناسبەیەکە فەرمی هەیە و divê me hêde Festîvala Kerkûk tê li darxistin yan dema wê çîroka کوێهیان çawayî هەڵبەتە وەکو ئاماژەم بۆ کرد کارەکانی فیستیڤاڵ ڕۆژی 25 مانگ ببورن ڕۆژی 25 مانگ لە مەراسیمێکی فراواندا لە شاری کەرکووک کاژمێر 2 پاژنیۆڕۆ دەست پێ دەکات تێیدا ئاهەنگی گۆرانی و موزیکی هونەرمەندان پێشکەش دەکرێت هونەرمەند حەمە ڕەوف کەرکووکی بە چەند گۆرانیەک بەشدار دەبێت لەگەڵمانە هاوکات هونەرمەند و مامۆستای مەقامات شکور خەیات لەگەڵمانە بەشدار ئەبێت جگە لە گروپی موزیک و گروپی دەفژەنی کەلار بەشدارن لەگەڵمانە تێیدا بە خێرهاتنی میوانان ئەکرێ بەر لەوەش مەراسیمی سەرفەرشی سوور ڕێت کاربێت دەخرێتە ڕوو کە تێیدا میوانانی فیستیڤاڵ و تیپە بەشدار بۆکان لە تەواوی کوردستانەوە لە هەر چوار پارچەی کوردستانەوە پێشوازیان لێ دەکرێ و بەسەر فەرشی سوورا دەهێنرێن بەرە و هۆڵی نمایش هاوکات دواتر ڕۆژانی فیستیڤاڵ نمایش شانۆیەکان بەردەوام دەبن ڕۆژانە 2 تا 3 نمایشی شانۆیی هەیە جگەلەوە کۆڕی ڕەخنەی بۆ نمایشە شانۆیەکان هەیە هاوکات ئێمە 3 پانێڵ و سمینارمان لە فیستیڤاڵی شانۆی کەرکووکە هەیە کە بڕیارە لە ڕۆژانی فیستیڤاڵات پێشکەش بکرێن جگە لەمانە ئێمە 3 وەرکشۆپمان بۆ 3 ڕاهێنەر و مامۆستا کردوتەوە کە تێیدا هەردانێکیان لە 10 تاکو 15 خوێندکار و قوتابی بەشدارن و
وانەکان بە شێوەی پراکتیک و تیۆر لە مامۆستایان وەردەگرن. هەر ئێستاش ئێمە وەرکشۆپەکانمان دەستی پێکردووەواتە ڕۆژانی پێش فستیڤال وەرکشۆپەکان دەستی پێکردووە. لە پاڵ هەموو ئەمانەدا ئێمە ڕۆژنامەیەکمان هەیە ڕۆژانە لە فستیڤاڵی شانۆی کەرکووک ئیشی تەختیە و ڕووماڵی چالاکیەکانی فستیڤال دەکات. پێم خۆشە ئاماژەش بۆەوە بکەم کە ژمارەیەکی ئێجگار زۆری هونەرمەندان و شانۆکاران لە هەر چوار پارچەی کوردستانەوە بانگشتی فستیڤال کراون کە ئەمە ئومێدێکی زۆر گەورە و مای خۆشبەختی بۆ هەموو لایەک دروست کردووە کە بەو ژمارە زۆرە بۆ ڕێژە زۆرە هونەرمەندان بتوانن لە شاری کەرکووک ئامادە بن بە تایبەتی کام فستیڤالە بۆ ئەم دۆخەنا لەبارەی ئەمڕۆ لەناو هەموو ملانێ سیاسی کە هەیە و بە دیاریکراویش لە شاری کەرکووکە فستیڤاڵی شانۆی کوردی بۆ خۆی جۆرێک لە تەحەدا و ئالنگاریکی گرنگ و پێویستە، چونکە ئێمە پێویستەی دی دوای ئەوەی کە مەسەلەن لە هەندێک دەرفەت و کەناڵی سیاسیەوە نەمانتوانی و ئامانجەکانمان بتێکین کەواتە پێویستە لە ڕێگەی کلتور و هونەر و سەقافەوە ئێمە بتوانین هەوڵی بەدەستێنانی ئامانجەڕەواکانی خۆمان بدەین بۆ ئەوەی ئێمەش هاوشێوەی گەلانی دەوروبەر و ناوچەکە بتوانین بگەین بە کەناری ئارام و ئامانجەکانی خۆمان بپێکین. ئەمە شخۆتە بەسا چالاکیین فەستیڤالێکرم بپرسن مەرجن پەشداریە بۆ فەستیڤالێ چ بوون و کۆم پەشدار ببن؟ باڵێ بەرزەکانی بەشداربوونی فستیڤال ئێمە بەر لە 45 ڕۆژ ڕامان گەیاند کە پێویستە نمایشەکە پێشتر بەشداری فستیڤاڵی نەکرد بێت، پێویستە ماوەی نمایش لە 30 خولەک کەمتر نەبێ و لە 7 زیاتر نەبێ، هاوکات پێویستە شانۆی هۆڵ بێت، پێویستە ناکرێ ئەو نمایشی بەشدارە مۆنۆدراما یاخود شانۆی بانتۆمایم بێت. لە پاڵ ئەوەشدا یەکێک لە خاڵە سەرەکیەکانمان ئەوە بوو پێویستە ئەو نمایشی کە دەیەوێ بەشداری بکات ڕەچاوی بنەما نەتەوەیی و ئەخلاقی و ئاینی و کللتوری و ئیتیکەکان بکات بۆ ئەوەی تووشی ئەوە نەبین هیچ نەتەوەیەک یاخود هیچ ڕەگەزێک هەست بە سوکایەتی بکات لە ڕێگەی نمایش و کارەکانی فستیڤاڵی شانۆی کەرکووکەوە. خۆشبەختانە ژمارەیەکی ئێجگار زۆر نمایشدا باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا داواکاریان پێشکەش کرد بۆ ئەوەی لە فستیڤاڵ بینینیان بۆ بکرێ و لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندەوە سەر بخرێن بۆ فستیڤاڵ و بۆ پێشبڕکێ لەسەر بەدەستهێنانی خەڵاتەکان. بەڵام توانیمان لە کۆی ئەو ژمارە زۆرە کە زیاتر لە 25 نمایش بوو ئێمە توانیمان 12 نمایش سەر بخەین بۆ پێشبڕکێ و 2 نمایشش سەر بکەوێت بۆ فستیڤاڵ وەکو میوانی تایبەت. لە ڕۆژاوای کوردستانەوە 2 نمایش بەشدارە لەگەڵمانە، لە باکووری کوردستان 3 نمایش دوانیان لە پێشبڕکێ و یەکێکشیان لە پەراوێزی فستیڤاڵ. لە ڕۆژهەڵاتەوە بە هەمان شێوە 2 نمایش هەیە، لە باشووریشەوە 6 نمایش بەشداری کردووە جگەلەوەی کە نمایشی شانۆیی لە شاری بەغداوە وەکو میوان لەگەڵمان بەشدار. بگشتی یەن دە پێشبرکێ دە پەشدارن چەند شانۆن و 12 بەگشتی ئەو نمایشانەی کە بەشدارن لە پێشبڕکەیە ژمارەیان 12ەیە، نمایشش لە پەراوێزی فستیڤاڵە وەکو میوانی فستیڤاڵ نمایشەکانیان پێشکەشەکەن. ژە ڕۆژاوای کوردستانی چەند شانۆ پەشدارن تەگۆ دو شانۆنە هەگەرون ناوێن وان ژمەر ببێژن ژ کیژان باژارێن ڕۆژاوا پەشدار دکن؟ لە ڕۆژاوای کوردستان 5 یان 6 شانۆیی پێشکەش کرا بۆ ئەوەی بچێتە بەردەم لیژنەی مشاهدە و بینین. ئێمە دوای ئەوەی کە نمایشەکانمان بینی 2 نمایشی شانۆییمان سەرخست، یەکیان بە ناوی ژیانە شەوتی لە ڕۆژاوای کوردستانەوە، ئەوی ترش بە ناوی پینا یاخود بە عەرەبی ئەلڕۆقع. ئەم 2 نمایشە لە ڕۆژاوای کوردستان ئەگەر هەڵە نەبم لە قامیشلۆ و ئەو شوێنانەوە بەشداریان کردووە. کاری دەرهێنانیان لەلایەن کاک محێدین ئەرسەلان و کاک ڕاپەڕینەوە بۆ ئەنجام دراوە، بڕیارە لە پێش فستیڤاڵ بگەنە کەرکووک و کارەکانیان بۆ ڕێک بخرێ. لێرەشەوە پێم خۆشە ئاماژە بە هەوڵی هەردوو هاوڕێ و هاوکاری خۆمان خات و نەسرین و خات و ڕۆنایی بکەین کە زۆر ماندوو بوون لەگەڵمانە تاکەوەی کە کاروباری میوانەکان و هەردوو نمایشە شانۆکی ڕۆژاوایان بۆ ڕێک خستین و توانیان هەماهەنگیشی تەواومان بۆ بکەن
بۆ ئەوەی نمایشەکان بە شێوەیەکی تەندروست بگاتە دەست ئێمە و ئێمەش بتوانین ڕۆژاوای کوردستان لەم احتیفال و کەرنەڤاڵە گەورەیە لەگەڵمانە بەشدار بێت. ji bilî koman em bibêjin kesayetên şanoyî derhêner yan nivîskar hatine vexwendin ku li festîvalê amade bibin؟ بەڵێ بێگومان جگە لە نمایشە شانۆیەکان هاوکاتێمە لە هەموو پارتەکانی کوردستان میوانی تایبەتی فستیڤالمان بانگێشت کردووە لە ڕۆژاواش بە هەمان شێوە ژمارەیەک هونەرمەند و نووسەر و ئەدیبمان بانگێشت کردووە بە پێی توانە هەندێکیان ئامادەیان دەربڕیوە کە لەگەڵمانە ئامادە بن و بتوانن بێنە ئێرە و ئێمە لە خزمەت دابین هەندێکیشیان بەهۆی دۆخێکی ناخوازراوەوە کە دۆخی کۆتایی ساڵە دۆخی نەخۆشی کۆرۆنایە بار هۆکارێک هەندێک هاوڕێ اعتیزاریان کردووە و ڕایانگەیان دۆ کە ناتوانن لەگەڵمانە بەشدار بن. ئەم بپرسن tenê festîvala Kerkûk li ser asta her çar perçeyên Kurdistanê têl darxistin yan ji derveyî welêt şanoyên bi zimanê îngilîzî yan erebî heger hebin û ji me bibêjin؟ نا ئەمە فستیڤالمان لەسەر ئاسی چوار پارچەی کوردستانە نامانەوێ فستیڤال بکەین بە فستیڤالێکی نێودەوڵەتی چکە بەڕاستی پێمان وایە فستیڤالی نێودەوڵەتی ئەرکێکی زۆر قورسە پێویستە دەوڵەت و شار و هەموو شوێنەکان لە خزمەتیا بن پێمان وایە بە دوای بیرکردنەوە پلاندا ڕێژی خۆمان بۆمان دەرکەوتووە کە لە ئێستاە ئەرکی ئەمە زۆر قورس ئەبێ و ڕەنگە نتوانین کۆنتترۆلی ئەگەر فستیڤالەکەمان نێودەوڵەتی بێ و بە پێچەوانەوە پێمان وایە گەرێمە بتوانین فستیڤالێکی کوردی گشتگیر لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان پێشکەش بکەین و بتوانین کۆنتترۆلی بکەین ئەوە ئەرکە زۆر گرنگتر و پیرۆسترە لەوەی کە فستیڤالێکی جیهانی و نێودەوڵەتی ساز بکەین ئێمە پێویستە بەر لەوەی نمایشی نەتەوەکانی تریا خود نمایشی گەلانی تر ببینین پێویستە نمایشی کوردی لە ڕۆژەڵات و ڕۆژئاوا و لە باکوور و باشوورەوە پیشانی شانۆکارانی خۆمان بدەین تاکو بزانین ئاستی شانۆ لە کۆبانێ و حەسەکە و قامیشلۆ لە مەهابات و لە دیاربەکر و ئامەد و لە ئیستانبول لە چه ئاستێکە پێویستە بە شانۆکاران و هونەرمەندان نیشان بدەین کە ئاستی شانۆ لە کەرکووک و لە هەولێر و لە سلێمانی و دۆپ وەڵەبدە لە چه ئاستێکە ئەو ئامانجە بۆ ئێمە گەورەترە لە ئێستاە بۆ خولی دووەم بە کۆ دەنجی بڕیارمان داوەکە لەسەر ئەو ڕێڕەوە بڕۆین کە شانۆی ئێمە یا بەمانایشتر فستیڤاڵی ئێمە فستیڤاڵی نەتەوەیی کوردی بێت فستیڤاڵی شانۆی کوردی بێت بگەڕین بە دوای ناسنامە و هەویەی کوردبوون لە ناو شانۆیە نەک ئەوەی هەوڵ بۆ بە جیهانی بوون یاخود بە نێودەوڵەتی بدەین چونکە پێمان وایە ئەم ئامانجە گرنگترە و ئەم ئامانجە ئاسانترە بۆ کۆنتترۆلکردن و بەجێهێنانی. شخۆ بەحسا ئاستا شانۆ کرد هەر چار پەرچیان و ئەف فەستیڤال دکارە ڕۆڵێکی بلیزە دەناسکردنا ئاستا شانۆدە هەن دکارن ژمەرە بنرخینن ڕەوشە شانۆیا کوردی لە هەر چار پەرچەیان کوردستانێکی هایە چ ئاستیان چاوە هەن دکارن بنرخینن. هەڵبەتە بۆ خۆمان هەموو ئاگدارین کە جیهان ماوەی 2 بۆ 3 ساڵێکە بەدەست نەخۆشی و پەتای کۆرۆناوە دەناڵێنێت و زۆر بەی چالاکیە کولتوری و هونەرەکان تا ڕادێکی زۆر بەرپرسک بوونەتەوە بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ یاخود بڵێن نیوەی دووەمی ئەم ساڵ تا ڕادەیە خەریکە دۆخەکە ئاسایی ئەبێتەوە لە سەر ئاستی کوردستانیش هەوڵ و محاولات و ئەزمموی باش و گرنگ هەن لە باکوور هاوڕێیانمان لە ئامەد و لە ئیستانبول بەردەوامن لە کار و نمایشەکانی خۆیان لە ڕۆژاوە بە هەمان شێوە لە کەرکووک لە باشوور حتمما لە ڕۆژەڵاتیش هاوڕێیان لە هەوڵەکانی خۆیان بەردەوامن و پێشم وایە بوونی ئەم جۆرە فستیڤالانە کاتێک بیر لە کوواڵەتی هونەری ئەکرێتەوە بیر لە پەرەپێدانی پەیوەندیە کللتوریەکان ئەکرێتەوە بیر لەواکرێتەوە نمایشی جیاواز بۆ بینەران پێشکەش بکرێت ئەم فستیڤالانە کاریگەری خۆی بەجێ دەهێڵێت و کۆنتاکت و تۆڕی پەیوەندی لە نێوان شانۆکارانی چوارپارچەی کوردستان دروست دەکات و ئەمە ژوا دەکات لە خلالی چەند ڕۆژی فستیڤالدا هونەرمەندان و شانۆکارانی میوان بتوانن تۆڕێکی پەیوەندی بەهێز دروست بکەن و ئەکرێت لە فستیڤاڵە پرۆژەی هاوبەش لە نێوان شانۆکاران دروست بێ کە دوجار ئەنجامێکی باشی هەبێ بۆ تەواوی ڕەوت شانۆ لە کوردستان لە هەموو شار و شارۆچەکان و هەر چوار پارچەی کوردستان.
از دکارم ببیجم فستیوال شانو دکارن ئاستا شانۆیا کوردی لە پێش بخینن یان تەنێ کۆمان دگهینە هەڤ وان بە هەف دەدا ناسکردن ئاستا شانۆین هەرچار پەرچیان تێ ناسکردن یان چاوایی گومانت نەبێ فستیڤال ئەوە کارژێڕی و ئیدارەی فستیڤالە کە ئەتوانێ وا بکە ئەو فستیڤالە بچێتە خزمەتی ڕەوتە شانۆیەکەوە یاخود بەمانایەکی تر ئەو فستیڤالە ببێتە تەنها بۆنەیەکی کۆمەڵایەتی بۆ کۆبوونەوە و خواردن و خەوتن بەڵام بەگشتی ئەو فستیڤالە ئێمە گە قسە لەسەر فستیڤالی شانۆی کەرکووک بکەن و فستیڤالێکی ئێمە ماوەی ساڵە یاخود بڵێن دوو دەورێ ئێمە خەریکین و ئامادەکاری بۆکەین و پێشکەشی بینەرانەکەین خۆشبەختانە فیدباکێکی باشی هەیە لەلایەن شانۆکاران و هونەرمەندانەوە توانیوێتی ئەنجامێکی باش دروست بکات ئەو ژۆکو ئاماژەم بۆ کرد میوانان کە دێنە فستیڤالی شانۆی کەرکووک کاتێکیان نییە بۆ ئیستراحەت و بۆ گەڕان و پشودان بەڵکو ئەوەی کە هەیە ئێمە هەموو کاتەکانمان بۆ پڕکردونەتەوە بە چالاکی واتە ڕۆژانە لە بەیانیان کۆڕی ڕەخنەی هەیە ئێواران سێنمایشی شانۆیی هەیە شەوان سمینار و پانێڵێک هەیە هاوکات لە ڕۆژانی فستیڤال و بەر لە فستیڤال شێمە وەرکشۆپمان ساز کردووە هەموو ئەمانەوە ئەکەن کە فستیڤال گرنگی و کاریگەری خۆی هەبێت و فستیڤالێکی ئاسایی و سادە نەبێت تەنها ڕۆژانی فستیڤال بێت و دواترش کاریگەریەکانی لەبیر بچنەوە بۆیە ئەکەوێتە من پێم وایە وەڵامی و پرسیاری جەنابێت پەیوەندی بەوەوە هەیە تاکو چەند کارژێڕی و ئیدارەی فستیڤال بڕیارەدا کە فستیڤالەکەی کوالەتی و ئاستی بەرز بێ بۆ ئەوەی کاریگەری بەسەر ڕەوتی شانۆوە هەبێت و نەبێت بە بۆنەیەکی کۆمەڵایەتی و تەجەموعێکی ئیجتیماعی تاکو خەڵک تەنها عیلاقەی ئیجتیماعیەکانی لێ چاک بکەنەوە دەداوێتە پرسا کۆمیتەیە نرخاندنی یان لەژنا تەقییمێ بکەن لە فستیڤالێ ئەگەر هوندکارە بن ناوێن وان بمەرە پارڤە بکەن ناوێن مەزن هەبن هون بمەرە پارڤە بکەن خەلاتوێ بچ ڕەنگی بن ئێمە لیژنەی هەڵسەنگاندن و دادوەریمان لە فستیڤالی شانۆی کەرکووک تا ئاستێکی فراوان جیاواز کردووە لە لیژنەکانی تروی فستیڤالەکانی تر ئێمە دکتۆر قوتبەدینی سادقی وەکو شانۆکاری گەورەی کورد ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدارە لەگەڵمانە هاوکات مامۆستا گەزیزە عومەر لە باشووری کوردستانەوە لە شاری سلێمانیەوە بەشدارە لەگەڵمان هونەرمەند مەریوان زەنگەنە لە شاری کەرکووکەوە ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنە لە شاری بەغداوە دکتۆر حەیدەر منەعسەر بەشدارە لەگەڵمان لە ئیزمیرەوە شانۆکار جەلال مۆردەنیس ئەندامی لیژنەیە لەگەڵ ئێمەیە واتە توانیمانە تەنەوع و هەمەڕەنگیەک لە لیژنەکەمان دروستکەین شانۆکارانی بە ئەزمون و خاوەن ڕابردوو لەگەڵمانە بەشدارن پێمان وایە هەڵسەنگاندنێکی دروست بۆ نمایشە شانۆیەکان ئەەکەن هاوکات خەڵات و بەخشینەکانی فستیڤالی شانۆی کەرکووک لە پاڵ ئەوەی کە ئێمە خەڵغانی ڕێزلێنان بە یەکەمەکان ئەدەین جگەلەوە ئێمە خەڵاتی مادی بە یەکەمی فستیڤال ئەدەین باشترینەکان ئەوانش هەر خەڵاتێک بریتە لە $1000 کە بۆ ئەم پێنج بوار و تایبەتمەندی اختصاصە دیاریمان کردووە باشترین نمایشی شانۆیی واتە باشترین لیستێک هاوکات باشترین لیستکڤانی کوڕ لیستکڤانی چچ باشترین دەرهێنان باشترین سینۆگرافیا gelek spas بۆ تا برێزە شکۆ عمەر ڕێڤەبەرێ جێمین فەستیڤالا کەرکووکیا شانۆک و تلگەلمە بوو گوتنێک داوی دخوازن چ ببێژن زۆر سپاس من پێم خۆشە ئاماژە بۆ بکەم بە تایبەتی کە رادیۆکەی ئێوە لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژاوای کوردستانەوەیە زۆر مەبەستمە و هەوڵی جدی بۆ ئەوادین کە پەیوەندی نێوان شانۆکاران لە هەر کوردستان بەردەوام بێ لە پێناوەڵ و گۆڕی کلتوری و شانۆیی هوەری پێم خۆشە کە ئێمایی شانازیمانە یەک لە ڕێگەی فستیڤاڵی ئێمە لە ڕێگەی خولی دووەمەوە نمایشی شانۆیی و شانۆکاران لە ڕۆژاوای کوردستانەوە بەشداری ئەکەن و دێنە باشووری کوردستان و پێشکەش بە بینەرانی باشوورەکەی هیوادارم ئەو پەیوەندی کۆنتاکتە بەردەوام بێت و بتوانین نمایشی شانۆیی بچێتە ڕۆژاوای کوردستان و تەواوی پارتەکانی تری کوردستان تاکو ئەو پردی پەیوەندیە بەردەوام بێت gelek spas bimînet nav xêr û xweşiyê de guhdar û şopînerên me piştî vê navbera Kurd xeleka xwe berdewam dikin.